بەس من یەک پەیامێگەنێرم بۆ هەرچی مەعرەزچی هەیە. ئێوە برای منن، ئێوە عەزیزی منن، ڕێز و حورمەتان هەیە، ڕەنگە هەندێکتان کە سوکار و خزمی نزیکی من بن. باشە برایانی خۆم، هەموو شتێ پارە نییە، هەموو شتێ ئەرقام و دۆلار و درهەم نییە. باوەڕتان نەبێ قەبر و قیامەت لە پێش من و ئێوەشە. كل من عليها فان. عزیزانی خۆم، واللهی منیش ئەمرم، ئێوەش ئەمرن، هەمومان ئەمرین. واللهی کەس نامێنە لەسەر ئەم زەویە، هەر هەمومان ئەبێ بمرین. واللهی ئەگە پارە هەدەف و ئامانج بوایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆی ئەکردەوە نامرد، مردنی هەڵ نابزانێت. برایانی خۆم، قەبر و قیامەت هەیە. واللهی ئەو دەقەی بمری قەسەمەن بالله ئەوەی کەوا جلەکەت لە بەراداکەنی و ئەتشوەرێ لە ڕای خوا هەرچی لە گیرفانتا هەبێ، ئەگەر 250 دینار بێت یا دەفتەرە دۆلارێ بێ، واللهی دەرێکە ئەیداتەوە کوڕەکەت، ئەیداتەوە دەست ژنەکەت. واللهی بەسمەی سیارەکانت قەسەمەن بالله هەر هەمووی کوڕەکەت دەسی بەسەراگرێت، ژنەکەت دەسی بەسەراگرێت. واللهی شەوی یەکەم کە ئەتکەنە ناو گۆڕەوە، دوو شەوی تر هەمویان مناقەشەیانە لەسەر سەروەت و سامانەکەت. بۆ چی خڕەکەیتەوە عەزیزەکەم؟ بۆ چی خڕەکەیتەوە؟ ئەگە خاوەن 50 دەفتەری، واللهی ئەم 50 دەفتەرەوە غوردەوە بکەیت، وردیەکەیتەوە بیکەیتە ئەم پاری خۆمانەوە بەقەت ژوورێکەکە، هەتایە بیخۆی تەواو نابێت. واللهی هەتایە لەسەری نان خۆی پیاوەتی پێوە بکەی، حەج و عومرەی پێوە بکەی، سەفەر و سیاحەتی پێوە بکەی، واللهی تەواو نابێ عەزیزەکەم. بۆ چی خڕەکەیت؟ پاشان حرام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر جسمێ بە حرام گۆشە کرابێت، بە حرام پەروەردە کرابێت، فالنار ئەولا به، ئیلا ئەبێ ئاگر بیسووتێنێت. خاص بس ئەتەوێ بە 100 دۆلار دەوڵەمەند بیت، ئەتەوێ بە 100 دۆلار خۆشبەختی دنیا بەدەست بێنیت. کورە عەزیزەکەم، لە کوتوب ڕێکە ئەوە نازانی تەندروستی تێکەچێت، ئەدبن بۆ پشکنین بۆ هیوا، ئەڵێن تووشی سەرەتان بوویتە. 100 گەنجی وەکو تۆی تایە، شان و هەیبەتی لە من و تۆ چاکتر بوو، لە من و تۆ جوانتر بوو. ئێستا چاوەڕێی مەرگەکە، دەرزیە بە 160 وەرەقەیە، ئەبێ بڕۆن لە ئەڵمانیا بۆی بێنن لێی بدەن، یا ئەیکوژێ یان ئەیژێنێت. برایانی خۆم، وەڵڵا دنیا هی ئەوە نییە بەڕاستی قۆڵی خەڵکی پێ ببڕی، دنیا هی ئەوە نییە بە حرام پێکەوە بنیت. بۆ خوایە مامۆسا قسەشەکەیت، بۆ خوایە سوێنی وایان هەیە، بۆ خوایە من ئەڵێم ئێستا خوا ئێستا ئەم مەعرەزە سەرا ژوورەکان مامۆسا بەسیترین سوێنیان یا ڕەبی خوایە لامان بێ. زۆر خراپە من، بەڵام منیش چی بکەم، بار و دارایەکەم لەویایە، ئیش و کارەکەم لەوەیە، تازە زاوام بەسەرەن تازە ژنم گواستوتەوە، ماڵ و حاڵم بێگەناوە کرێت چیم، تۆزێ باری داراییم خراپە. خواگەی لێە بەس حاڵەتێ بێت، شوێنێ بێت، کورە ڕۆژی بە 2000 بێت مە شوێنێکە ویشکەم بەس لەوێ ڕزگان و بەسیترین شوێنیان ئەڵێ خوشکەکەم ژنم بێت 50 دلار خێرەکە. یا ڕەبی خوایە لەو سوێنانە لامان بێ تێگەی. باشە عنی سێرەکەم درۆشەکە 12 وەرەقە خێرەکە لەوەیە کە کڕیوێتی، عنی سێرەکەی ئەشتی فرۆشێتەوە قۆڵی کوڕی لەم ڕۆژانەیە. واللهی دڵم جەرجێ، دڵم ژانی ئەبەر قۆڵی کوڕیشان بڕی بوو بە هەتیوی بە داماوی دایکی خانۆکەی بە فرۆش بووە تا تەکسیە کڕێت. تێگەی تەکسیەکان پێ فرۆش بوو بە 113 وەرەقە، 95 گەڵەیان پێیا بوو. ئەچۆ ئاسمانەوە هاتە خوارە ئەوید والله بەبیللا ئەگەر کوڕی هەتیو نەبووی تا ئەم 50 دلارشم خێلێ ناسەندی، نزیکەی 12 گەڵا 13 گەڵیان خێلێ سند بوو. باشە حول ولا قوة إلا بالله. ئەیدە لەویا شاوتیان تۆ صافی حقت بەسەر مەعرێزەوانە نەبێ خۆمانەیین، پارەی صافی مەعرێز و ئەمانە هەمی خۆیانیان، دواییتان دا باشە 50,000 چای چێکە بە من ئەلەوانە ئەڵێم حرامە. لا حول ولا قوة إلا بالله. ئێمنی چی بکەم؟ ئێمنی چای چێکم لەویا قڕ بەسەرم خواخەمە کرێخانەکەم 200,000 ژنەکەم پێویستی بە پارەیە مەسرەفە ماڵ و عیلەمەیە مثلەن خمیوانێتە سەب خواخەمە 5,000 لەویا ڕۆژی 4 عقد کرێ 20,000ەکە خوانێ بڕێ خەمە گیرفان وێمە بە ماڵەوە شتەکڕم. باشە ئێمن بەواڵەمە و کوڕە داماوە هاتۆ دەدەرەوە ئاگەی لە دنیا نەبووە، یەک دنیا پاریان لێ خواردو، منیش 5,000م لێ سندەوە. وەڵڵی من بە حرامیە زانم. برا جوانەکەم، واللهی برا لە دوای مردن پرسیاری هەموو شتێکمان لێکرێت، وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون. واللهی برا شتی وا پرسیاری دەرباری شتی وات لێکرێت، هەر خۆت بە خەیاڵتان نهات بێت. من مناڵ بووم، بەبیرم یەت ئەو کاتە ماڵمان لە کەرکووک بوو لە سەحەتەیاران، من باسی 86 و 87ەکەم پێش ئەنفالەکە. دوکاندارێک لە سەحەتەیاران تەمەنی هەبوو وەفاتی کرد، ماست دێفرۆشت. یەک دوو ڕۆژی پێچوو من مناڵ بووم، باوکم وتی دوکاندارێکی ڕەفیقی کە هاوتەمەنی خۆی بوو حاجی بوو لەگەڵیا، خەوی پێوە بینی، وتی حاجی وەزعە چۆنە؟ وتی وەزعم زۆر باشە، بەڵام لە مەسەلەی تەرازووە هەتا ئێستا ڕزگارم نەبوو. وتی بۆ خۆ تۆ زۆر حەڵاڵ خۆر بووی،
وتی واللهی ئەو کاتانی کە تەرازۆکەم ماستمە کردە سەر تەرازۆکە ئاو کەوتوتە سەر تەرازۆکە حیسابم بۆ قورسیە نەکردووە ئاوەکەم نەسڵیوەتەوە باشە حیسابم بۆ نەکردووە کە کاتێ ماستم کێشاوە ئاو لەسەر تەرازۆکە بۆ تەرازۆکەم نەسڵیوەتەوە قورسی ئەوە کەوتوتە ناو ماستەکەمەوە واللهی لەسەر ئەوە حیسابم لەگەڵاکەن تا ئێستا دووشەوە لەسەر ئەوە ڕایان گرتومە وەرە برام واللهی برام مردن دوای مردن بەڕاستی ئێجا ئەزانی چی خەجاڵەتیەکت کێشاوە چ نەکبەتیەکت کردووە چ پەنێکت ناوەتەوە ئەلهاکم التەکاثر زۆربەی هەرە زۆری خەڵک لە ناو چووە لەبەر خەڵکردنی پارەی حەرام لەبەر دۆلارەکەی لەبەر کەسابەتەکەی حتا زورتم المەقابر تا زیارەتی قەبرستانەکەیت و لاشەیەکی مردوو هەڵەدەنە ئەو چاڵەوە كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون بەخوا لە قەبرە ئەزانین چ کەتنێکمان ناوەتەوە بەخوا لە ئافرەت ئەو ئافرەتەی کە ئێستا حیجاب ناداتە سەریە کە ئێستا بە پانتۆڵێکەوە سوڕێتەوە سینگی دەرپەڕانوە قەسەمەن بیلا چوە ناو قەبرەکەەوە ئینجا ئەزانێت چی پەنێکی ناوەتەوە ئینجا ئەزانی بۆ خاتری خوا ئەمە بوای کرد ئەمە بۆ خۆی کردە فلیم لە دنیاە بۆ ئەم ڕۆژە خۆی ئامادە نەکرد واللهی ئەوەی حرامەخوا بچێتە ناو ئەو چاڵەوە قەسەمەن بیلا لە هەموو شتێکی پەشیمانە بێتەوە واللهی ئەوەی زیناکە بچێتە ناو ئەو چاڵەوە بچێتە ناو ئەو قەبرەوە قەسەمەن بیلا لە ئەلفیەوە تا یای ژیانی پەشیمان ئەبێتەوە واللهی ئەوەی کەوا زوڵمی کردووە بیکەنە ناو چاڵە قەبرەوە قەسەمەن بیلا یەکەم شەو لە هەموو شتێ پەشیمانە بێتەوە كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم بخوا ئاگری جەهەنەم هەمومان ئەیبینین ئەو جەهەنەمە وإن منكم إلا واردها ئەبێ هەمومان بەسەر ئەو جەهەنەمەیە تێپەڕی ئەو یەقینتان هەبێت ئەو پردی سیڕاتە کەسمان ڕزگارمان نابێلی کورە برا ئەگە باوەڕت بە قیامەت نییە خۆ بێ باوەڕت بە مردن هەبێت کورە مردن داخێکە کاتە دڵتەوە ئەو سەری نەبێ قەسەمەن بالله ئەوە نە ئازاری زۆرە خۆ گاڵتە نییە کاکە ئەڵێن فڵانە کەس جەڵدە لێی داوە جەڵدا زانی یعنی چی یعنی هەموو مێشک و دەماری مێشک و شەرانی دڵ هەمووی تەقیوە کورە ئێمە بە حاڵ سەرمادەداتەیەش پەلامارە بین بۆ حەب پەلامارە دەین خەڵک بمان شێرێ بچینە بەردەم سۆبەیەک خۆمان گەرمەوەکەین پەڕۆ بە ناو چوانمانەوە بەستین کورە یەک دەمان لە مێشک تا بتەقێ وێرانت ئەکا وێران ئەوە نە ئازارت بۆ دروستە بێت کورە ئەوەی جەڵدە لێی داوە دڵی ئەتەقێت کورە خۆ ئەم مردنە ئاسان نییە عەزیزانی خۆم ئێمە بە فشقیات تێگەیشتووینە برا والله پیاوچاکی وا هەبوو وەسیەتی کردو بۆ کوڕەکانی ئەگەر مردن ئەگەر کەوتمە سەرمەرگەوە پرسیاری مردنم لێ بکەن کاتێک کەوتۆتە سەرمەرگەوە کوڕەکانی هاتوونە وتیانە باوەگیان صفنا للموت مردنمان بۆ وەسف کە چۆنە وتۆتی قەسەم بخوا وەک ئەوە وایە ئاسمان سکی نابێت لە ئەرس منش لەو بەینیا پرێز بوو بێتم وەک ئەو وایە هەناسە لە کوونە دەرزیەوە بم کورە برا ئۆکسجین وەرە برا من خاڵۆم تەمەنی بەقەت خۆم بوو کاتێ لە سەرمەرگا بوو ئاخر شت وتم خاڵە چیتە هەر ئێوت خەریکە ئەخنکێم ڕەحمەتان لێبێ ئۆکسجینە کورە شتێک فریام کەون باشە بوت بەردە بە حاڵەوە ڕوحی دەرچوو عەزیزانی خۆم والله یەک دقە ئۆکسجینمان لێ بگرێتەوە پەروەردگار قەسەمەن بیلا لە هەموو شتێ پەشیمانە بینەوە ئەو کەسی کەوا خۆی ڕوتەکاتەوە لەگەڵ ئافرەتێکی دەشفرۆشە زینا ئەکات لەگەڵ پیاوێکی شەروار فرۆشە زینا ئەکا قەسەمەن بیلا لەو کاتە ئۆکسجینی لێ بگریتەوە تەوبەیەکی یەکجارێکا لە هەموو شتێ پەشیمانە بێتەوە بەڵام خوای گەورە بە ڕەحمە لەو کاتەشا ئۆکسجینی بۆ نێرێت کابرای مەعرەزچی لەو کاتێکەوە قۆڵی خەڵکە بڕیت لەو کاتێکەوە سوێن بە تەلاق ئەخۆی لەو کاتێک سوێن بە شەرەفت ئەخۆی لەو کاتێ عجب بۆ خوا دانانیت و حرامەکەیتە گیرفانتەوە قەسەمەن بیلا خوا یەک دقە ئۆکسجینت لێ بگرێتەوە هەموو سیارەکانت دەکەیتە شەفاعەت هەموو سیارەکانت هەڕاجەکەیت لە پێناو ئەوەی ئۆکسجینەکە بۆ بگەڕێتەوە بڕۆ فڕێ خەستەخانەی هیوا و نالەکەری لێ دەکاکەیان بڕۆم حرامە بۆ چاوتی سوور کردووە بۆ حیساب بۆ خەڵک ناکەیت کاکە والله هەمومان ئەمرین قەسەمەن بیلا هەمومان ئەمرین پێدوانە بێ بە بەردەوامی ئاوا شواربەکەت ڕەشە ئاوا ڕیشەکەت ڕەشە بە بەردەوامی گەنجیت گەنجایەتی تۆ 20 ساڵە دوو تەمەنیت ژیانت ڕۆیشتووە تەمەنێکی ماوە قوڕت بەسەر 20 ساڵی تر تۆ ناتوانی هاوسەرداری بکەی ناتوانی سیارە لێ بخوڕی چاوت کسە بێ کاکەم ئیجازی سایقەکەشت لێسەندەوە کوڕەکانت هەر نایڵن سیارە لێ بخوڕی ئەڵێ بابە سیارەت نادەینە دوو ڕۆژە حەیامانە بەی دەعمی پێکەیت والله سیارەکەت لێسەنن والله ژنەکەت بە پیاوت نازانی ئەڵێ بڕۆ تو هەر پیاوەتیت نەماوە جاران پیاو بووی کوڕت لێت ڕاستە بێتەوە ئەڵێ باوەگیان من قەرارەدەم من ئیمزاکەم من وەستەکان ئەبڕم معرەزەکە بێ بکەیتە ناو خۆمەوە سەد قەزەی ئەوە لە بەردەستی من و مامۆستایانە برا لەخوا بترسن والله قەزەی حرام ئەوەنە گەورەیە ئەوەنە قورسە والله بچیە بە گەروی هەر کەسێکە ئیلا ئەبێ ئاگر پاکی کاتەوە بۆ خاتری خوا کابرای معرەزچی
پرسیارەکە مامۆستا ئیمشەو